کاغازی پێشبینیەکان چییە دۆلار چی لێ دێتەوە پێشبینی دۆلار دادەبەزی ئینشاءڵڵا دۆلار دەنگۆیەوەیە حکوومەت عێراقی باز بێختە سەر کاڵاکان بەڵام هیچ شتێک ڕسمی نییە بەڵام خەڵکەش زۆر هاتێ دۆلار دەکڕێەوەیە بە یەک جاری تەزەخومە و شتێکی کاتیە و دۆلارژ ئینشاءڵڵا دادەبەزیتەوە ئێستا خەڵک دۆلار بکڕێ باشەیان نەکڕێ بەڕای من ڕاوەستی ناوەڵ نەکڕی دۆلار بەرز بووێتەوە بۆ ساعر هەموو بێبی کڕی گران دەبی کابرا هەموو داهات سووری دەکڕی گران بوو شکاوە هەمووی داهات دەچی کابرا دەچی عەر دەکڕی هەموو پێکەوە گران دەبی دوای دەشتێتەوە دۆلارژەوە شتێکی کاتیە چەند جارێکە بردیانە 50 هینانەوە 39 نەماندی دەبووی بەڵام حکوومەتی عێراقی دۆلاری گران نەکردیە دۆلار بە 132 ئەو ڕۆژ تەوزیعی کردیە ئەو کارەکەی ئەوەیە معناوە باق هەتا ئێستا دەستکاری دۆلاری نەکردیە دەڵێن هەتا 200,000 دەڕوات ئەوە نییە درۆیە ئەسڵ و ئەساسی نییە بە هیچ شێوەیەک شتیوە نابێتە 150 ئەگە حکوومەتی عێراقی گران دەکە بە چ گران دەبی دۆلار ڕۆژانە و دۆلار دەوزع دەکە ئەوە خەڵکە چەند کەسەشی بامبازیە و بە بازار دەکەن لە بەغدایە و لە دووەکە سلێمانیەوە و لێرە و چەند نەفەرش تێدا دەیانێت دۆلار گرانکەن بەڵام ئەوە بە هیچ شێوەیەک دۆلار گران نابی و داواکارشم لە هەموو هاوڵاتێکی دام بە خۆیان دابگرن دۆلار لە بەرزی نەکردن گەمە پێکردنی نرخەکان لەلایەن چەند کەسێکەوەیە زیاتر لە بەغدایە ئەو سعرانە بەرز بوویتە لە بەغدایە ئەو بازیە بەخۆی لە بەغدای دەکرێت هەموو لە بەغدای حکوومەتی عێراقی چەند جارش هەمووی گرتینەوە ئیجراعاتی لەگە کردینەوە هەمووی عقوبەدایە چەند مانگێک لە سزنیشی کردینە و دوکان شەریکانەکانشی لێ سەندینەوە هیوادارم ئەو جارش ئیجراعات بکات لەگەر ئەو کەسانەی بامبازی بە دراوەکان دەکەن